ڕۆژانە دێنە سەر کارەکەمە ئەو گوڵانەش وەکو مناڵ وایە دەبێت ڕۆژانە بەخێویکەی ڕۆژانە ئێستا زۆر دڵما خۆشەکە دێنە ئەوی شێ دەکە نەکرد لەبەر ئەوەی کە کارمەندیشنە زۆر دڵما خۆشە ئەم گوڵانە بەخێو دەکەین هەم بۆ خزمەتکردنی شارەکان بۆ خزمەتکردنی شاری هەولێر هەموو شارەکان نەک شاری هەولێر ئێمە وەک بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکان نەمامگەی نمونەیمان هەیە بۆ چاندنی نەمام و دار و گوڵ ساڵانە زیاتر لە 300,000 نەمام و گوڵ و دار بەرهەم دێنین ئەم گوڵانە بەکاردێ لە بۆ ڕازاندنەوەی دوورگەی شەقامەکان و هەروەها بۆ بۆنەکانی ناو پارکەکان و هەروەها لە بۆ جوانکاری شاری هەولێر بە هەماهنگگی لەگەڵ چەند خۆبەخشێکی ئەمریکی کە لە شیکاگۆ هاتبوون پرۆژەیەکیان هەیە پرۆژەکە ئەویش هاوڕەیەک زیاتر لە چیاکان کە ئێمە بەڕاستی هاتنیان بەرزە نرخێنین کە لە شیکاگۆ هاتبوون بۆ ئێرە بۆ مەبەستەی کە ئەوان دۆسایەتیەکەن لەگەڵ کووردا دۆستن لەگەڵ کوردایەت چیاکان دۆزنین. The name of the project is More Friends Than the Mountains because we just wanted to show people coming together in friendship, specifically Kurdish Americans and Americans with Kurdish people, coming together as friends in hope for our children. المواطن تعبان، شغل ماكو، فلوس ماكو، تعويض ماكو، حاليا يوميا يوم تعبان، اسبوع تعبان، ويوم واحد شغل زين، يعني يوم خميس هيك تجي العالم تتسوق. يلا ب 500 طماطة، 500 دينار. مسواق كلش غالي، يعني كلش غالي على المواطنين، ناس فقراء، ناس ما عندها، ناس تعبانة. نتمنى ان ترخص الاسعار وهاي البضاعة كلها تجي من الخارج، يعني الطماطة، البطاطا، الخيار، المسواق كامل، يعني ماكو يعني انتاج عراقي ماكو.